بەڕێزان پرسیارێکیان لێ کردوین دەربارەی ئایا گۆشتی ڕێوی حەڵاڵە، خواردنی گۆشتی ڕێوی حەڵاڵە. طبعاً لە مەسەلەی گۆشتی ڕێویە و زۆرێک لە شتەکانی تر ئێمە حەدیثێکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم باسی ئەوەمان بۆ کە ئەفەرمێ كل ذي ناب من السباع فأكله حرام. واتە هەر حیوانێک درڕندە کە کەڵپی هەبێ خواردنی حرامە. هەر حیوانێک درڕندە کە کەڵپی هەبێ خواردنی حرامە. بەپێی ئەم حەدیثە عولەما ئەڕوان نەشتەکانە، بۆ نمونە گورگ، پڵنگ، شێر، ئەمانە حرامن لەبەرەوەی هەم درڕندەن و هەم کەڵپیشیان هەیە. بەڵام لەو لاوە هەندێک حیوانی تر هەیە وەکو بۆ نمونە کەمتیار، حەدیثمان لەسەری هەیە کە کەمتیار حەڵاڵە خواردنی. کەوابوو ئەمێنێتە سەر ڕێوی حکمی چۆنە؟ ڕێوی حکمی چۆنە؟ زانایان دەربارەی حکمی ڕێوی مختلفن، واتە جیاوازن. ئیمامی ئەبو حەنیفە و مەشهور لە قەولی ئیمامی ئەحمەدیشە ئەڵێت ڕێوی حرامە، بەپێی ئەوەی کەوا ئەڵێ ڕێوی هەم کەڵپی هەیە و هەم درڕندەشە. درڕندە ڕاستە درڕندە نییە بۆ گیان ئینسان، بەڵام درڕندەیە بۆ گیانی مەسە مریشک، بۆ گیانی کەوێشک، بۆ گیانی ئەو شتانە درڕندەیە. کەوابوو بەپێی قەولی ئیمامی ئەحمەد لە مەشهوری قەولی ئیمام ئەحمەدە و قەولی ئیمامی ئەبو حەنیفە حرامە. بەڵام لە لای ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ، ئیمامی شافعی ئەفەرمێ ڕاستە ڕێوی کەڵپی هەیە، بەڵام ڕێوی درڕندە نییە. ئەو درڕندەی کە باسەکرێ درڕندە بێ بۆ گیانی ئینسان، درڕندە بێت یعنی وەکو پڵنگ بێ، وەکو شێر بێ، وەکو گورگ بێ، دیارە ڕێوی بەو شێوە نییە. بۆیە لە لای ئیمامی شافعی خواردنی گۆشتی ڕێوی حەڵاڵە. ئیمامی مالکیش بە مەکروهی ئەزانێ، لەبەرەوەی یعنی ئیمامی مالک ئەڵێ شوبهە، یعنی مەسەلەکە وەکو شوبهە وایە، نزیکە لەوەی کە حەسابی درڕندەی بۆ بکرێت، نزیکە لەوەی کە حەسابی درڕندەی بۆ بکرێت. لە ڕاستیە من وەکو خۆم دڵم زیاتر مرتاحە بەوەی کە ئیمامی مالکەی فەرمێ، یعنی ڕێوی ڕاستە ڕێوی درڕندە نییە، بەس یعنی درڕندە نییە بۆ گیانی ئینسان، بەڵام لەو لاشەوە درڕندەیە بۆ گیانی هەندێک لە حیوانەتەکان، بۆیە ئینسان خۆی لێ بپارێزێ، والله أعلم باشترە. جا ئەمەش ئەوە یعنی قسەیەکەیە لەناو خەڵکە، لەناو عوامی خەڵکە، ئەڵێ ڕێوی لایەکی حەڵاڵە و لایەکی حرامە، لایەکی حەڵاڵە و لایەکی حرامە. جا ئێمە نازانین کام لای حرامە، بۆیە خۆمانی لێ بپارێزین. ئەمە قەزدیان ئەوەیە کە لایەک لە عولەما ئەڵێن ڕێوی حەڵاڵە، یعنی وەکو شافعیەکان و ئەوانەی کە وەکو ئیمامی شافعی فەرمن، وەلایەک لە عولەما ئەڵێن ڕێوی حرامە، وەکو ئیمامی ئەحمەد و مەشهور لە ئیمامی ئەبو حەنیفە و مەشهوری قەولی ئیمامی ئەحمەد. کەوابوو ئێمە نازانین یعنی کامیان بەڕاستی قسەکانیان بەڵگەکانم هەردوو لایەن هەر بەڵگە دێننەوە و بەڵگەکە جێی گومانە، بۆیە ئینسان خۆی بپارێزێ باشە. ئەوە قەولی پێشینانە، ئەڵێ لایەکی حەڵاڵە و لایەکی حرامە. ئێمە نازانین کام لای حەڵاڵە و کام لای حرامە، بۆیە خۆمان پارێزین باشە. مەقسەدی قسەکان ئەوەیە، نەک ڕێوەکە خۆی بۆ خۆی لایەکی حەڵاڵە و لایەکی حرامە، مەقسەدان ڕێوەکە نییە، مەقسەدان خودی ڕێوەکە نییە، مەقسەدان قەولی عولەمایە، گفتاری عولەمایە لەو بارەیەوە. خوای پەروەردگار بخواتن ناوجوانەکانی خۆی ڕەحم بە هەموو لایەکان بکە ئینشاءالله.